زیاتر لە 100 کارمەندی خۆبەخشی نەخۆشخانەی هیوا بەهۆی یەک واژۆی ئەنجومەنی وەزیرانەوە کە بۆیان ناکرێت ماوەی 6 مانگە موچیان پێنەدراوە. ئەم کارمەندانە تا 6 مانگ پێش ئێستا مانگانە بە بڕێک پارە هاوکاری دەکران، بەڵام ئێستا ئەم هاوکاریە وەستاوە و بۆ دەستپێکردنەوەی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی پێویستە. بایکۆتی دەوامیان کردووە و دەڵێن تا موچیان پێنەدرێتەوە ناگەڕێنەوە سەر کارەکانیان. ئیترێ ئێمەش بەژی ناتوانین چونکە زۆربەمان لە دەرەوەی شارەوەین لە ناتوانین لەوە زیاتر بەردەوام بین بایکۆت ڕاگەێنین هەتاوەکو ئەو کاتی جوابێکمان ئەدرێتەوە قەرارێک ئەدرێت کە ئەو ئیمزایەمان بۆ بکرێ و پاری ئەم 5 مانگەمان بۆ سەرف کردی ئێمەشە چینەوە هۆڵەکانی نەخۆشخانە و بەردەوامە بین لە خزمەتکردن کە تا ئێستا بەردەوام بوونێ لەبەر خاتری نەخۆشەکان بووە، بەڵام ئیتر کە خۆشمان توانامان نەمێنێ و ئەو بڕەپارێت پێ نەبێ هاتوچۆی پێ بکەی من خۆم لە چەمچۆماڵەوەیەم، بەڵام ئیتر ناتوانیت لە کۆنتترۆل دەرچوو لە ئارامگرتن دەرچوو ڕاستە نەخۆشیش تاوانی نییە، بەڵام مانگە لە حسابی خۆتان هاتووە 6 مانگە لە حسابی خۆمان هاتوچۆکەین. تاکە داواکاری ئێمە ئەوەیە کە ینی ئەو ئیشارێکە ینی ئەو ئیشارێکە ینی بڕیارە بۆمان سەرف کرێت تەنیا ئەوەنەی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئیمزا بکرێ و ئێمەش بتوانین بەردەوام بین لەدەوام بەستی ینی ئەو ماوەی منیش خۆم هاوڕەکانم زۆربان لە دەروی شارەوەی منیش لە پیرەمەگرونەوەی ینی هەر ئەوە نەتوانە ماماوە چەند مانگە لەسەر حسابی خۆمان هاتوچۆکەین و قاوش بەڕێکەکەین ینی داوامان کەڤەر کردووە تر لەو زیاتر لە توانامان نەما هیوادارین حکوومەت یاریێمی کوردستان هیوادارین ئەنجومەنی وەزیران بەدەم کتابەکەمانەوە بێ و ینی ئەوەی پێویستە بۆمان بکرێت تا ئێمەش بتوانین بەردەوام بین لەدەوام. بەشێک لەم کارمەندانە لە بەیانیان و بەشێکیشان لە ئێواران کار دەکەن. سەرڕای نەبوونی موچە و دانەمەزراندنیان هاوکاریەکی باشی نەخۆشخانەکەیان کردووە و خۆشیان دەڵێن بەهۆی ئەم سۆز و خۆشەویستەی بۆ نەخۆشانی نەخۆشخانەکەیان هەیە نەیانتوانی و دەستبەرداری کارەکانیان بن، بەڵام ئیدی تینیان بۆ هاتووە و ناتوانن لەسەر گیرفانی خۆیان درێژە بەکار بدەن. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش جگە لە پشگیریکردنی کارمەندەکانی دەڵێت ئێمەش چاوەڕێی ئەنجومەنی وەزیرانین و هیچی ترمان لەدەست نایە، ئەوەی لەسەر ئێمە بوو کردومانە. لە 36 کە کۆتاوادە بوو ئەوان پارەکەیان وەرگرت لە دوایەوە هیچ بڕەپارێکیان وەرنەگرتووە و من تەحەداکەم کەسە بێ بتوانێت ماوەی 6 مانگ داوام کا لە سنتەرێکی شێرپەنجەیە بەبێەوەی هیچ بڕەپارەیەک وەربگرێ و من وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا پاڵپشتی تەواوی داواکاریەکەیانم و داواکارم لەلایەنی پەیوەندیدار وەکو لە چەند ڕۆژی ڕابردووش خۆیان ئاگادارن ئێمە قسەمان لەگەڵا کردن کە وعدی ئەوەی ئیراکە لە ماوەی ئەم هەفتەیە ئەو کتابیان ئیمزا بکرێ کە ئێستا کتابەکە لە ئەنجومەنی وەزیرانە. بەشێک لە خۆبەخشانی نەخۆشخانەکە پێیان وایە ئەم کەم تەرخەمی حکوومەت و ئەنجومەنی وەزیران هیچ پاساوێک هەڵناگرێت و پێویستە جارێکی دیکە دەست بکرێتەوە بە پێدانی موچە بە خۆبەخشان و کارمەندانی گرێبەست لە جێگەی دەستخۆشی سوپاسکردنیان لە پای کارە خۆبەخشیەکانیان سزاش دەدرێن و ئاوا حکوومەت پاداشیان دەداتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.